بەڵێ خۆشەویستان بەردەوامی نور بەشەی پرۆگرامدا دەست دەکەین بە تەوەری ئەمڕۆی ڕۆنیا هەڵبەت تەوەری ئەمڕۆی ڕۆنیا تایبەتە بە ئەزمون و ژیانی نووسەر ئەلی کەریمی و باس لە کۆتا بەرهەمی دەکەین کە لە نزیکانەدا چاپی کردووە و بە تایبەت تیشخینە سەر ناوەکەی کە بە ناوی سنوورە ژێر پێخراوەکانە بزانین بۆچی ئەم ناوی لێنراوە و ناوەڕۆکی کتێبەکەشی باس لە چی دەکا بۆ ئەمڕۆ میوانداریمان لە زۆر بەڕێز نووسەری ئەزیز و خۆشەویست کاک عەلی کەریمی کردووە. کاک عەلی بەخێر بێیت، بەیانی باش بێ؟ بەیانی هەمووتان باش، بەیانی گەلی کوردستان، هەرچوە پارچەی کوردستان باش. زۆر سپاس بۆ میوانداریتان لە خزمەتتودام فەرموون. زۆر بەخێراتی خزمەت لێمەوە، خۆشحاڵین بە ئامادەبوونت. کاک عەلی سەرەتا بە پلانی کە ڕۆژانی بەڕێستان دەست پێ بکەین بزانین بەیانیان کە لە خۆڵەسن تاوەکو شەو کاتەکانتان چۆن بەڕێەکەن؟ جا کورت پلانی هەیە تا من هەم بێ لەو نێوەندەدا شتێکت بۆ خۆ دیاری نەکردووە؟ وەڵایی بگەر لێرەم جۆرێکە و ئەگەر لە ماڵێشم لە لەندەنیا جۆرێکی دیکەیە لە لەندەنە زۆرتر دیارە پلانەکانم، بەڵام لێرە پیاو بەناشکوی نەبێ نازانێت کە شێوێ نووس بەیانی هەڵدەستەیە هەڵناستێ بە چی هەڵدەستێ بە چ گرمەیەکی تەلەفۆنی بە چ خەبەرێکی ئیتر حتمما عەزیزێک یا مردۆ یا شتێک بۆ یا لە بیمارستانە ئیتر پیاو غار دەدا بۆەوەی، بەڵام بەگشتی زۆر کەم دەردەکەوم لە ماڵێم زۆرتر خوێندنەوەم زۆر پێخۆشە زۆر هەمیشە و دایم دەوروبەری دانیشتنەکەم و ژوورەکەم حوتەش کتێبی لە هەیەکەی بۆ سەردەمێک و بۆ سەعاتێکم داناوە تر کە دووسێ کتێب پێکەوە دەست پێ دەکەم. جاری واشە کتێبێک کە زۆر حەزم لێتی ئیتر دادنیشم لەسەری تا تەواوی دەکەم. وەچی دیکەش دۆست و برادەر دێن و مقابلات بزۆرە و ڕۆژنامە و گەنجەکان و لاوان و ڕۆژنامە نووسان ئیتر وەچی دیکە دەنا شتێکی وا سەیر و عەجایب نییە بەڕاستی. مامۆستا بگەڕێنەوە بۆ ڕابردوو بە فلاشباکێک بۆ 1950 جاما لێرە خۆی پرسیارێک شێتەکەوانە هەنێک کەس دەڵێن مامۆستا عەلی کەریمی خۆی ساڵی لە دایکبوونەکەی دیاری نەکردووە بۆی لە هەر شوێنێکا بێ خۆی گەنج دەرخات تاسە دیار نییە هەیتر 1950 یا 52 یاخود 50کان وەڵام بەعکسەوە من کە خۆم دەرناخەم بۆی کە ناوەی کە خۆم گەنجکەمەوە خۆم زۆرتر پیرکەم پیریشم بەڕاستی یعنی بەڵام من ئەو نەوەی دوایی کۆماری مەهاباد و ئەوانە من بە وەکو ڕۆژ لە بیرمە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت شارەکەی خۆم سابڵاخ ئێستا ئێوە پێی دەڵێن مەهاباد ئێمە هەر دەڵێن سابڵاخ کە ڕۆژانێکی زۆر ڕەش لە کتێبەکەمدا باسم کردووە. من تقریبەن مێر منداڵ بووم گەورە بووم تقریبەن 34 ئیبتیدایی بووم 11 ساڵ شتیوە کە مەیتێ و جوامێرانیان هێناوە شای ئێران زۆر دڕندانە لە شاخ و چێوەکانی دەوروبەری مەهاباد هاتبوونە شەید بوون و ئەو دەم هەرچەند شۆڕشێکی فراوانیش لە باشووری کوردستان بە نێوی شۆڕشی ئەیلول تا دێرەدا باشە بیڵم کە دوێنێ و پێرێ کۆمنتێکم دیت کە تویتێکم لەسەر کرد کە سەرۆکی پێشووی هەرێم و سەرۆکی بنەماڵەی بارزانی دەڵێ شۆڕشی ئەیلول هەنگاوی زۆری نابۆ میلەتی کورد. هەمیش لێم پرسیوە دەڵم زەحمەت نەبێ وەکو 40 میلیۆن گەلی کوردستان هیچێک لە هەنگاوەکانم پێ بڵێ هەنگاوەکان شەڕی کوردکوژی بوو شەڕی خۆکوژی بوو جەلالی و مەلایی بوو خاپورکردنی دێو و دێهاتەکان بوو لە ئاخرێکەشیدا تەسلیم بوون بە شای ئێران بوو و ئاخرێکەشی بە ئاش بەتاڵێکی ئابڕوو بەرانە ئەم زۆرم پێ سەیرەکە خەڵک ئەبەو کارنامەیە فەخر و شانازی بکە و ئاوە تەشتێک خۆڵ بکاتە چاوی خەڵکو و بڵە هەنگاوی گەورەی ناوە ئەمە زۆر بەحسە دەکەم زیینێ نادەم بەڕاستی بەڵام پێم خۆشە بێن
بڵێن هەنگاوەکەمان ئەوە بوو گفتوگوێ بکەین زۆر باش هەڵبەت ئەمانە لە درێژی پرۆگرامە بە تەفاسیلی باسەکەین پێمان خۆش هەر لە منداڵی بمێنین و بزانانی ئەوی لەسەر منداڵی بەڕێستان توی تێکتم دەست خۆش بێ سپاس دەکەین بەردام دەبین هەڵمەت لەو گفتوگوانە بزانین لە منداڵیدا ئەوەی کە باسی دەکەن لەسەر بەڕێستان منداڵێکی بزێو بوون یان خۆت هادی و هێمن زۆر بزێو بووم زۆر ئەرێوەڵا حتا بڵێ بزێو بووم تا ڕادەیەکی زۆریش باب نازی لە شێشام دایکشم تون بوو لەگەڵم بەڕاستی دایکم تقریبەن ئەو دووسێ ڕۆژەی ڕابردوو بوو بە ساڵێک ماڵاوایی لێ کردم یەکجار ئێستاشی لەگەڵ بێت نەهاتوومەوە سەرخۆ چونکە دایکم ئەو کتێبی ژیان و بەسەرهاتی براکەی مامۆستا زەبیحی کە ئەوی زیاتر لە 600 لاپەڕەیە دەتوانم بڵێم بەو تەمەنەی خۆیەوە بەو پیرەی تقریبەن بەشی زۆری لەبیر بوو لەبەر بوو زۆر جاران و ئەو وە بیری بنی دێناوە دێکو لەو لاپەڕەی داوات نووسیوە ئەو شعرە ئاوایە ئەو دێڕە ئاوایە کە ئەو ساڵانەی ئاخرش دەیزانی خەریکی پرۆژەیەکی دیکەم ئەویش ژیان و بەسەرهاتی خۆمە زۆری مەراق بوو زۆری مەراق بوو کە ئەو کتێبێ من بخێنێتەوە جلێکی پان و پۆڕی مکریانی هەمیشە دایم دەبەردا بوو هەر بەوزی لە شەوە هاتوۆتە ئەوروپایە یەک دوو جار قەت ئەمە دەڵێن جلی عەجەمی شتیوام پێوە نەدیت بەڵام هەمیشە دایم جلێکی جوانی مکریانی دەبەردا بوو و پان دەبەوە لەسەر جێگاکەی و بەرماڵەکەی خۆی و ئیتر ئەو کتێبەشی لەسەر ڕانی دادەنا جا زۆرم پێ خۆش بوو کە ئەوەی ببینە بەداخەوە نەیدیت ڕۆحی شاد بێ زۆر سپاس مەمنون ڕۆحی شاد بێ کاک عەلی هەر لە مناڵی تو بمێنینەوەە باسیەوەت کرد باوکت نازێکی زۆری یاوتێ کاتە با بەس لەو بەزمی مکەبەر و ترساندنی باوکیشت بکەین ڕۆحی شاد بێ بەزمێکی ئاواتان دروست کردووە من تاقە مناڵێک بووم لە ماڵێدا کە ئەوەندەیان ئەوە کردبووم شەرمم نەدەکرد ئیتر شقیاتم لەگەڵ بابم دەکرد لەگەڵ کاکم لەگەڵ دایکم لەگەڵ براکانی دیکە یعنی بزۆز بووم زۆر بزۆز بووم ئیتر لەگەڵ بابیشم هەروە بوو بابم کەسێک بوو کە بەڕاستی مناڵ خۆشەویست بوو ئەوانم هەموو بە وردی نووسیوە و بە تایبەت لە نێو منداڵەکانیشدا چونکە من عەلاقەیەکی زۆرم پێی بوو ئەویش جوابی ئەو عەلاقەی منی داوە گەورە وایە وەختێک منداڵ محیبەتی پێ دەکا گەورەکەش عەتفی بۆی دەچێت ئیتر منی جوا بووم لەگەڵی ئەویش عەتفی زۆرتر بۆ لای من دەهات ئیتر ئەوە بوو کە شەوانە دادەنیشتین حکایەتی بۆ دەکوین ئەو دەم تەلەڤیزیۆن و ڕادیۆ شتی وان نەبوو بەڕاستی ئەو پەڕی دە12 خزم و جیران و شتیوا کۆ دەبوونەوە دۆمینەیان دەکرد و تاوڵەیان دەکرد و لۆدە هەبوو لۆدایان دەکرد و ئیتر شەوچەرە بوو وڵە بە ڕۆژە خواردن بوو سوزانم جۆز و کشمیش بوو ئەوانە ئیتر بابیشم کە ڕۆژە زۆر ماندوو دەبوو زۆری کار دەکرد ئێواران دەهاتەوە ئیتر دووسێ دانە پشتیان بۆ دانابوو خۆی پان دەکردەوە و ئیتر منداڵ بە دەوریدا دەهاتن حکایەتی بۆ دەکتین حکایەتەکان هەر ئەو دەم دروست دەبوو زۆربەی حکایەتەکان لە ئیقتباس و سەرچاوەکەی ئەو حکایەتی ڕستەم و سۆهرا و شاهنامە و دێ و شاخ و چێوزە بابم ناوەکانی ئاوا دادەنا کە لەگە منداڵەکانی خۆی بگونجێت یەکێک لە پاڵەوانەکانی داستانەکانی بابم ناوی عەلی بوو ئەم بخۆم تێدەگەیشتم ئیتر هەر لەوەی ئیتر ناوی نابوومە عەلی شێرکوژ ئیتر دەنێوێدا دەچوو مەسەڵەن عەلی دەچوو بۆ شەڕی دێوەکان و دەچوو بۆ شەڕی شێرەکان و دەچوو بۆ شەڕی ئەوانە و ئیتر ئەمەش زۆرمان پێخۆش بوو زۆر بە تایبەت ئەمن هەموو شێوە دەچون و بابەت چی لە هات داستا ئەوی شەر دیکو بۆ سپەی شێوە ئاوا ئیتر ئیدامەی دەبوو بە مانگ و ئەوانە ئەو حاڵەتە ئەو ڕوحیەی کە باب دەمنیدا دروست کرد دە ئاخرێدا بوو بە بەڵای جانم بەڕاستی بوو بە بەڵای جانم و نوعێک غروری دا بە من نوعێک یاخیگەری دا بە من کە ئێستاش پێمەوە دیارە و ئەو یاخیگەری ئەمنی ڕاکێشا لە دوایەوەی کە چوون بۆ خوێندن و هاتمەوە
منی ڕاکێشا بۆ شاخ و چێوە بۆ پێشمەرگایەتی و ئیتر بۆ بواری ئەسکەری و ئەوانە تەمەەن درێژبی هەڵبەت هاوکارم پرسی مکەبارەکەی کرد بەزمێکی مکەبارەکە تێ لەگەڵ باوکتا هەنێک وارت ڕاکێشاوە مکەبارەکە داناوە و ئەومان بۆ جێک لە شتەکانی کە لە خوێندندا زۆرم حەز لێ بوو ئەویژەوە بوو کە تەکنۆلۆژیا بوو بەڕاستی زۆرم حەز لێ بوو دەچوون مەسەلەن لە ڕادۆ کۆنفرۆشی ئەوانەمان هەبوو مکەبەرەی بچووکم پەیدا دەکرد مایکی بچووکم پەیدا دەکرد و ئەنا شتم پێ دروست دەکرد لە بیرمە من هەر لەسەر تەختێکی ئەوەندا ڕادیۆیەکم دروست کرد بوو کە ڕادیۆکە دەوروبەری ڕادیۆی مەهاباد و سابڵاغی دەگرت و ئەوانە و ڕادۆ قڕەقڕێک داهاتوە حەزم لەو شتانە بوو من شۆخیم لەگەڵ بابم عەرزم کردن زۆر بوو بابم چونکە هیلاک بوو شەوانە کە نان و ماستی دەخوارد زۆرتر بە شەشتی قورسی نەدەخوارد ئیتر دەچوو دەنووست ئێتم منداڵیش خەریکی حەقلە بە خۆ سوزانم شقیات و خوێندن و دواتر تەلەڤیزیۆن هات و درەنگتر و ئیتر خەریکەوەی دەبوون من چوو بووم بە وایری زۆر 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 تەنکی ئینا و ڕادیۆشتی وە تقریبەن 15 میتر 4-5 هۆدەمان لە بەیندا بوو ئەگە بڵین هۆدەی بابم لەو سەرسەرەی بوو ئێمە گەنجەکان لەو لای بوو لەو لای خانۆکەی بوو ئەیتر بەنێ واندا بەنێ و ڕاهرە و ماهرە و ئەواندا وایرم کێشا بوو بڵینگۆیەکی پسووکی پسووک زۆر پسووکی ڕادیۆکان هەبووی دەستی لە بن سەریمدا نابوو کە چوو نووس پاژماوەیەکی ئەمە چوومە ئەو ژوورێ ئەو لای مایکەکەی ئیتر ترساندم ئەوەندەم زانی بەزم هەڵاتیان پەیدا بوو لە ژوورێ کوتم هەڵبەت دەڵی برای من دەنگی خۆم بۆڕ کرد و بە دەنگێکی زۆر بۆ ڕۆکتم برایێ ئەو هاتووم ڕوحت بشێشم ئەوەندەم زانی بەزم بەڵ هەستاوە بڵینگۆ کەش کاری دەکرد زۆر چاک ئیتر کاکم بە ڕەحمەت بێ ئەویش نەماوە کوتی بە خودای وەعەلیە لەکوێ بزانم بەزمی زۆرەتەوە دیارێک زانیانتر فەقیرە بابم بە دەرفەیەکی ئەوەندەی هیتلێرەوە دەرپەڕی دەرێ و ئیتر هاواری دایکمی کرد و ئەوانە و کوتی تکاکم چوو ئارامی کردەوە من هەڵات لە ژوورەکە ئەولادم کوتی کاکە دنیاش خراپێەوە بەزمی عەلیە بابە دانیشە شتی وانەیە وەکتینانە حەسەن بە کاکمی کوت حەسەن دەنگەکەی عاسمانێ بووکتینە وەختەی عاسمانێ نەبوو بابە لەسە ئاوا شۆخیم لەگەڵ دەکرد ئەو شتانەمان هەبوو پێکەوە بەچی دیکە لە کۆڵانیشدا هەر هەمیشە دایم بزۆز بووم هەمیشە دایم داوازارێکی لە کتێبەکەی ئەو کتێبەی کە لە ساڵی 99 چاپم کرد بە تەواضع ئەوە مەسەلەن نووسیمە مناڵێکی بزۆز و شتیوا بووم وەکو ئێستا کەچی برادرانی نەیاری ئەوانەی کە نەیاری ئەو کتێبەی بوون ئیستفادەیان لە وشەی کرد ئەوە تا عەلی بۆ خۆی دەڵە بزۆز و ئەوە بووم دەستیان کرد بە زنێ و دانوشتیاوە بەرحاڵ لە کۆڵانیشدا تۆ پێنمان هەبوو سوزانم یاری منداڵانمان هەبوو زۆر هەمیشە دایم ئەوە بووین یەکێک لەوانەی کە دەمان کرد بەڕاستی خەڵکمان عاجز دەکرد خۆڵەکەیە خۆڵێکی زۆر زۆر وردە دەچوین لە قەراق چەمی سابڵاغێ دەمانهێنا وەکو ئاردوایە ئەمە خۆڵە پۆتینی پێ دەڵێن ئیتر ئەوەمان دەعەلاگەی دەکرد و دەی بە کۆڵانەدا بە بڵاومان دەکردەوە ئیتر جاجنێومان لەبەر دەکەوە جاجنێمان بەردەکەوە ئیتر ئەوانەمان کردە بەڕاستی لەش ساخ و تەمەن درێژ بن هەموو یادەوەری خۆشن کە ئێستایان گێڕی تەوانێ تەمەنی ماڵی بەڕێ کردووە زۆری بەسەر زۆر ئەو قسانەی کە دەیکەم 55 ساڵ لەوەی پێش تەمەن درێژ بێت کاک عەلی باسێک لە دیمەنەکانی و کاتی سابلاغ بکەین بە بەراورد بە ئێستا دیمەنەکان چی بیریەوە خەنەوە کاتە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێو سابلاغدا چۆن بووە هەر من ناڵم حتا کۆنە پیاوەکانی قەدیمی و سەردەمی قازی و پێشەوە و زەبیحی ئەوانەش دەڵێن مەهاباد یەکێک لە هەرە شارە خۆشەکانەی ئەو سەردەمی بووە هەرچەند مەهاباد لە 1916 بەهۆی حەملەی عروسەکانەوە هێرشی عروسەکانەوە کە بە تۆڵەی ئەلێکساندر
کابن ئەلکساندر نێوێک بۆ ئەلیاس کە کۆمەڵک عشاعیری دەوروبەری مەهابادێ کوشتویانە خۆنسوولی ڕووز بووە داوە کتێبیشی لەسەر دەرچۆ و توێژینەوەشی لەسەر کراوە بەڕێز دکتور سۆهەیلای قادری لە پاریس مامۆستای زانکۆی مێژوویە ئەوی شەر لەگەڵ کاک حەسەنی قازی لێ کۆڕینەوەکان لەسەر کردووە ئەو ڕۆژانش کتێبی بەڕێز کاک عەزیزی وەلیانیم پێگەیشت لە مەهاباد ئەوی شەر لەسەر ئەو واقعەی نووسیوێتی ئەو واقعە بەڕاستی زۆر کەمی لەسەر کوتراوە لە 1916 لە نێوان بەرداشی عوسمانی و ڕووسەکاندا دیسان کورد جیرۆدەی مەسهەبێکی چۆرچۆرانە بوو کە پێی وایە غەڵیفەی عوسمانی ئەوە مسلمانە و دەڕێگای خودایدایە و ئەوانە و ئیتر بەداخەوە جەماعەتی گەورە پیاوی سابڵاغێ جیهاد و جیهاد ئیعلان دەکەن بە دژی عروسان و دواتر کە عروسەکان دەگەڕێنەوە ساڵی دواتر زیاتر لە 10,000 نەفەر لە یەک ڕۆژدا لە سابڵاغێ دەکوژن هەرچی کچی جوان و ژنی جوان بۆ بردویانە لەگەڵ خۆیان دنا تەحەدایەکی زۆریان لە ژنان و کچان کردو تەجاوزێکی زۆریان کردووە ئەم حادیسەیە سابڵاغی بچوو کردەوە سابڵاغی زۆر زۆریانی لە شارێکی 15,000 کەسیدا ئەتۆ 10,000 کەس لە یەک ڕۆژدا بکوژرێت بزانە حەجمی کارە ساتەکە زۆر زۆر لی هەڵەبجەی گەورەتر بووە تۆ بە نسبەت 10,000 15,000 عەشیمەت 10,000 دێ بکوژرێت ئیتر ئەو دەمی مژدە بەخشەکانی مەسیحی کە لە دەوروبەری سابڵاغێ بوون و مەسیحی بوون و یارمەتی پزیشکی و خێرخوازی خەڵکیان کرد و ئەوانە بەسەر هەموو وڵاتدا لە سلەیمانیش بوون و لە شارەکانی دیکەش تقریبان زیاتر لە 2,000 کەسیان لە حەوشەی خۆیان شاردۆتەوە و ئەوانە ڕزگاریان بووە عروسەکانی چونکە ئەوان مەسیحی بوون نێونەتەوەیی بوون و نان وێراوە بخوا لەواندن ئەوانە دەوێدا شاردراونەوە مەهاباد بەڕاستی باغ و باغاتی سۆرە یەکێک لەو شارە دەگمە شارانەیە کە چەمێکی زۆر جوان بە ناوڕاستی شاردا دێتە خوارێ و دواتر لە سەردەمی کە ئێمە وردەوردە گەنج دەبووین گەورە بووین شای ئێرانیا بەنداوی لەسەر دروست کرد بەنداوی مەهاباد مەشهور ئێستا هەر ناویشی بەنداوی مەهابادە سەدی مەهابادە ئیتر چەمەکە جارجار بەردەدەنەوە و جارجاریش ئاوەکەی ئەوە دەکەن دێڵنەوە و بۆ کشت و کاڵ زۆرتر بەکاردێت شارێکی جوانە باغ و باغاتی لە دەورە حەژنۆدە باغی گەورە گەورە باغی گوڵان باغی مکایلی باغی داودی باغی ئەوانەی کە من لە بێمە ئێستا دەڵن هیچی نەماوە هەمویان وەکو ئێرە کردوتە بینا و شوقخە و سوزام ئەوانە بەداخەوە چونکە عیلاجیش نیە وەختێک عەشیمەت زیاد دەکا وەختێک ئێمە لەوێ بووین عەشیمەتی سابڵاغێ لە زمانی پێشەوا خازی محەممەدی جمهوری کوردستاندا عەشیمەتی مەهاباد 15,000 کەس بوو هەرچەند پێشتر لە زمانی عروسەکاندا شارێکی گەورە بۆ بەڵامی تر زۆریان لێ کوشت بەجا مرکزێکی تجاریش بۆ بەڕاستی بۆیە ئەستا عەشیمەتەکەی زۆرە مەجبورن شوقە دروستکەن و خان و دروستکەن مامۆستا من دەمێ هەر لە ناو دیمەنی سابڵاغا بمێنمە و پرسی ئەو دیمەنە بکەم ئەو کاتەی شۆڕە سوارەکانی کورد بە دوای جێبەکانە ڕاکێشن سابڵاغ چ دیمەنێکە پۆشێت وە تۆ چی ئەمێن یەکێک لەو شتە دەگمەنانەیە لێرەدا پەرانتێزێک دەکەمەوە زۆر کەس لە فەیسبوک و لە نووسیندا دڵە عەلی دوژمنایەتی شەخصی لەگەڵ ماڵی بارزانی هەیە بڕوان پێ بکە من نە بە تایفە عەشیرە بەستا باسی باوکی خۆم کرد باوکی مکابرایەکی فەرهەنگی فابرایەکی شارستانی زۆر لەگەڵ ماڵ و منداڵی خۆی مە عەشیرە نەبووین شەم شێرمان نەبووە تفەنگمان نەبووە حەوت پشتمان چەکدارمان نەبووە هیچ دوژمنایەتێکم نییە لەگەڵیان بەڕاستی یعنی ئەو کەسانێک کە هەمیشە ئەوەی بەدڵ عەلی غەرەزێکی تایبەتی هەیە غەرەزەکەی من ئەو بیرەوەرەیە کە لە تەمەنی 13 ساڵیدا من بە چاوی خۆم دیتم شا کارێکی زۆر قێزەوەنی کرد لە کارەکەی ماڵی بارزانی قێزەوەنتر بوو بارزانی ئەو شۆڕە سوارانەی کە هەمووی کوڕی دانسخە بوون
کوڕی خوێندەواری زانکۆکانی تاران و تەورێز بوون هاتبوون دەستیاندا بووەوەی کە شۆڕشێکیش پارالێر لەگەڵ شۆڕشی ئەیلوولە کەیوان یا شۆڕشی باشوور لە ڕۆژهەڵات هەڵگیرسێنن حتا بۆ ئەو کارەی زۆرێک لە نوخبە و ڕۆشنبیری ئێرانیش وەکو کوروشی لاشای و سازمانی زەحمەتکێش ئینقلابی حیزبی توودە و ئەوانش خەریک بوون لە ئوروپای ڕابێنەوە وەک چۆن ئێمە دەچوین لە شۆڕشی فلستیندا بەشداریمان دەکرد گەنجەکان و مارکسیەکان ئەوانیش دەهاتنەوە کە بێن بەولا و بەولایدا لە تریقی بەڕێز کاکەماڵ فواد و مامجەلال و ئەوانە لە شێستەکان بێن تێکەڵی ئەم شۆڕشە بن کە بە ڕێزان کاک سمایلی شەریفزادە و مەلا ئاوارە و سولەیمانی موعینی لە ڕۆژهەڵاتی کوردستان وڕێیان خست بوو ئەوان بۆ ڕووخاندنی ئێرانێ هاتبوونە سەر ئەو باوەڕێی کە تئۆریەکانی ماوەستۆنگی ڕەنگە کار بکە تئۆریەکانی لێنینی چی دیکە کار ناکە ئێمە پرۆتاریامان نییە کرێکاری سەنعەتیمان نییە باشترینشە دەوەیە کە بچین بە دەوری فەلاحەکانەوە بە دەوری دێقانەوە و لە ڕێڕا شۆڕژ لە دێهاتەوە لە دەرەوەی شارەوە بێنینەوە شار ئەم تئۆریە بوو کە پێیان دەکوت ماویستی لەسەر ئەو بناغەی جەلالی دروست بوو لەسەر ئەو بناغەی کۆمەڵی مارکسیلێنی دروست بوو لەسەر ئەو بناغەی کۆمەڵی شۆڕژگەری ئێمە دروست بوو ئەمە ئەم گەنجانە نوخبە و گەرای ئەووەڵیەی ئەو بیر و باوەڕە بوون کە دەبێت شۆڕشێکی مارکسیستی بە ئەندێشەی ماوەستۆنگ لە دێهاتەوە دروست بن ئەوانە هەمووی تەلەبەی زانکۆکە گەورەکانی ئێرانێ بوون هاتبوون بە جلێکی خاچیەوە پێشمەرگایەتیان دەکرد بەداخەوە مەلا مستەفا حەموانی کوشت بۆ کوشتنی چونکە لەگەڵ شای ئێرانێ گرێیاندا بوو لەگەڵ ئیسرائیلە گرێیاندا بوو و حەولیان دەدا کە شۆڕش لە دیوی ئێرانەدا نەبێ بە هیچ شێوەیە و بەو وعدەی کە بە شای ئێرانیاندا بوو شاش هەرچی پێت کوتپایە هەرچی کردبات بەڵام بەس نەتکوتپایە کورد هەیە کورد بۆ خۆی بە دوای ئایدنتیتی خۆی کەوتۆ کوردی کورد ئێرانی و ئێرانی و هەمومان ئەمە شایە ئێستا شەروا دەڵێن هەموو ڕژیمەکان یەک بە دوایە چێداوا دەڵێن شا زۆری بەلاوە گرین بوو کە شۆڕش لە کوردستانی ئێرانە نەبێت مەلا مستەفاژەوەی بۆ جێبەجێ کرد پوخت و پاراوە هەر هەمووان لە دیوی ئێران کرانەوە هەر هەموو لێرە ئاوارە بوون بە بەقاڵ بوون بە چەقاڵ بوون بە کۆتفرۆش بوون بە چافرۆش و ئەوانی دیکەش کە هیچ عیلاتیان نەبوو هەڵاتنەوە دیوی ئێرانە لە دیوی ئێرانە ژاندرمی شای یەک بە دوایەکێدا کوشتنی ئەو کاتی کە ئەمن تەمەنم 11-12 ساڵ بوو بەسەر جادەکانی مەهاباد زیاتر لە هەفتەیەک ئەو مەیتانە کە شۆڕشی ئەیلول دابوویەوە بە شای ئەو مەیتانە لە پێژەی بەسرا بوون و ئەو پێژانیان بە دیوارەکانی ناوشار و چوارڕای قازی محەممەد و چوارڕای ئازادی و بەوانەوە نابوون ئیتر منداڵ شەوێ خەوی لێنە دەکەوت ئەمن یەکێک لەو کارە ساتانەی کە ئێستاش خەونی پێوە دەبینم ئەو مەیتانن کە بە پێژەیە وەسابوون کە هەر پێژ ئەو مەیتی ئەو چوامێرانە بوو کە پێیان دەڵێن شۆڕە سوارانی شۆڕشی ساڵانی 16-16 یا 46-47 هەتاوی و ئەو شۆڕشە کوژایەوە بە تەواوی کوژایەوە زۆر باشە ئەڵبەت بەردەوام بین لە گفتوگۆکانمانە لە ئێستایا تەوری ڕۆنیامان ئامادەیە پێکۆ بینەری تەوری ڕۆنیا بین دواتە درێژەیە بە گفتوگۆکانمان پێکۆ بینەری تەوری ڕۆنیا ئەم سنوورانە دوژمن دروستی کردووە ئێمە خۆمان نابێت شەرعیەتی پێ بدەین ئێمە نەتەنیا نابێت شەرعیەت بە سنووری باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باکوور بدەین چ بگا بەوەی کە خۆمان سنوور لێگەڵە دروستکەین کاک عەلی کەریمی تێکۆشەرێکی قاڵبووی خەباتە و شارەزای نزیکەی چلدەیە ئەم 40 ساڵی ڕابردوو لە خەباتی بزافی ڕزگاری خوازی گەلەکەمان لەسەر ئاستی کوردستانی گەورەیە هەر چوار پارچەی کوردستان و خۆی زۆربەی هەرە زۆری ژیانی لە ناو ڕووداوەکان بووە نزیک بووە لەسەر کردە سیاسیەکانەوە لەگەڵیان ژیاوە بۆیە بیرەوەریەکانی و وەکو خۆشی قسەی کردیانی کە ڕاستگۆیانە نووسیوێتی چونکە کاک عەلی کەریمی هەمیشە بەوە ناسراوە کەسێکی ڕاشکاوە
قسەی دڵی و زبانی یەکێکە مجامە لەو پێچ و پەنا نازانێت و ئەو بیرکردنەوەیکی کوردستانیانە هەیە لەکوێ کوردستان و نیشتیمان و کورد لەوێ بێ ئەو لەوێ بێ دوژمنەکانی کورد چێن دوژمنی ئەون ئیتر چ دوژمنە ناوخۆیەکان بن کلکە گرێدراوەکانی ناوخۆن بن چ داگیرکەرانی کوردستان بن بۆیە بە دڵنیاییەوە ئەم بیرەوەریانی کاک عەلی وە پێشتر کە ئێمە جارجارە بە خزمەتی گەیشتن و دەمەتەقێمان لەگەڵ کردو و ڕووداوەکانی سەردەمی شۆڕشی جێڕاوەتەوە لە هەموو پارچەکانی کوردستان و بۆ خۆی لە نزیکەوە لەگەڵ سەرکردەی زۆرێک لە حیزبە کوردستانیەکانی هەر چوار پارچە ژیاوە چ لە هەندەران چ لە کوردستان لە ڕۆژهەڵات لە باشوور بە دڵنیایەوە ئەم بیرەوەریانە مەڵۆیەکی تری خەرمانە لە خەرمانی بزاتی ڕزگاری خوازی گەلەکەمان وە کەڵەتێک وەشەرەکانی وەکو کاک عەلی وە خزمەت دەکا بە دنیابینینەوەکانی ئێستا و داهاتوومان کە بزانن ینی ئەم مرۆڤە گەورانە مێژووی ئەم میلەتیان نەخشاندووە و ئێمە بێ ژیاننامەی ئەوان بە خاڵە ئەرێنی و نەرێنیەکان بە شکستەکانیش و بە سەرکەوتنەکانیش هەمووی بۆ ئێمە پندوانە بێ و ئەمە خۆی لە خۆیان قوتابخانە و زانکۆیەکە کە ئێمە وێنە وانە گەورەکانی تیا بخوێنین. عەلی کەریمی وەکو ئینسان ئەتوانم بڵێم مۆدێلێکی زۆر جوانە بۆ کەسێکی کوردستانی لە هەر کوێ خەباتی نیشتیمانی هەبوو بێ لە کوردستانە لە هەر پارچەیەکی کوردستانە ئەو لەوەیە یا بە جەستە یا بە فکر یا بە ڕۆح یا بە قسە و بە هەڵوێستەکانی لەوەیە کەمەش بۆ خۆی جوانی عەلی کەریمی پیشانەدا کەسێکە دەتوانم بڵێم کەسێکی ڕازگۆیە حەقبێژە هەمیشە لەگەڵ بەرەی حەق خورا و ماف پێشێلکراودایە لەگەڵ بەرەی ناڕازیدایە ناڕزایی نا هەر لە پێناوی هیچدا بەڵکو لە پێناوی مافەگشتەکانی خەڵکدا لە پێناوی مافەگشتەکانی خەڵکی بەشخوراودا. من هەرچەنە ئەم کتێبەم هێشتا نەخوێندوێتەوە تەنها چەند پەرەگرافێکی کەمیم پێش لە چاپدانی بینیوە بەڵام لە ڕێگەی و چەند پەرەگرافەوە دەتوانم بڵێم کە بە ڕاستگۆیی ئەو بابەتانەی کە لەسەری نووسیوە دەری بڕیوە زمانێکی نووسینی زۆر جوان و کوردێکی پاراوی هەیە زۆر جار بە ستایڵێک کە دەتوانم بڵم ستایڵی چیرۆکە شتەکانی دەربڕیوە ڕووداوەکانی بە شێوەیەکی بابەتیانە و ڕازگۆیانە خستۆتە ڕوو لە دەرخستنی کارەکتەرەکانیشدا بە هیچ شێوەیەک ئەوەندەی من بینیومە دەتوانم بڵێم خۆشەویستی و ڕقی بەکار نەهێناوە دووری و نزیکی لە پەیوەندیدا بەکار نەهێناوە خەڵکەکانی هەریەکە لە جێگەی خۆی داناوە و لە جێگەی خۆیدا وەسفی کردوون یا لەسەری نووسیون. سپاس باوکارانمان بە ئامادەکردنی و راپۆرتە هەڵبەت لە دواتریشدا باس لە نوێترین بەرهەمی کاک عەلی کەریمی دەکەین. کاک عەلی با لە ئێستا بچینە سەر باسی خوێندن بزانین ساڵی چەند دەست دەکەن بە خوێندن و تاوەکو کەی بەردەوام دەبن و باسێکی دۆخی خوێندنمان بۆ بکە لەو کاتەیە تا چەندێک دەیانهێش کە بە کوردی بخوێنن. کە ئێمە چوینە مەکتەب لە ئێرانێ پێش ئێمەش زمانی پێش قازی محەممەدیش باب و کوڕی شای ئێران کە ڕەزاشا بوو محەممەد ڕەزاشا بوو نەتەنیا خوێندن زلی کوردیش مەنابوو من لە بیرمە منداڵی فەقیرمان زۆر بوو لە مەکتەب و ئەوانە شەڵواری کوردیان لەبەردەکرد ڕوان پێ بکە بەدایانجا شەوارەکەیان دڕاندونم بۆ خۆم لە بیرمە و بە شەقان مامۆستای کوردیش دەری دەکردن دێک و بڕۆ پانتۆڵی عەجەمی لەبەرکە ئەوە مەمنوع بوو هیچ بەڵام کۆنتترۆل نەدەکرا کە بەمە بڵێن لە مەکتەب بە کوردی قسە مەکەن بە کوردی قسەمان هەر دەکرد بەڵام لەسەر سنف و لەسەر پۆلەکان بەڕاستی مامۆستای وامان هەبوو کە کوردیش بوو بەڵام لە ترسی جانی خۆی و لە ترسی ئەوەی کە ماستاوەکەی خست و خۆڵ بێ بۆ شاو بۆ کار بەدەستان زوو دێکوت فارسی قسە بکەن فارسی قسە بکەم نیاندێ ئەمەش دەمان دەزانین بەڵام منداڵێکی 16 ساڵە فارسیمان نەدەزانین مەسەلەن من ئێستاش لە بیرمە هەموو بە من پێ دەکەنین ئێمە حەوزێکمان لە حەوشەی هەبوو جیرانێکمان هەبوو کچێکی بچووک بوو
منی شەرپچوو بووم لە سنفی یەکوانە دەمکوت هاوارم دەکردم کوت ویدا بیا مەلە کنیم یعنی فارسیەکەمان ئاوا بوو یعنی مەلەکە کوردی بوو بیاکە فارسی وەرەوەندە ینی وەرە با مەلەی بکە ینی ئەمە هەمیشە دایان ئەو زوڵمە لە میلەتی کورد کراوە کە ئێستا زۆر لێکۆڵینەوە کراوە لەلایەن ئاکادمیەکانی گەورە گەورەوە کە مناڵ ئەگە بە زمانی دایکی نەخێنە دواکەوێت بە زمانی دایک زۆرتر پێش دەکەوێت بەداخەوە ئەم ڕژیمانەی کە کوردیان داگیر کردووە ئەم ڕاستیانە دەزانن بەڵام چاوی خۆیان لێ دەنووقێنن و ئیتر هەمیشە دایم ئێمە لا چاو مناڵی عەجەم و فارسوانە لە دوایین چونکە ئەوان بە زمانی خۆیان دەخێنن بە زمانی خۆیان قسە دەکەن بە زمانی خۆیان تێکستەکە دەبینن و ئەوان زووتری حاڵی دەبن تا مندا بۆیە مەکتەبەکانمان خۆش بوو خراپ نەبوون با کۆمەڵک مامۆستای زۆر نیشتمان پەروەرمان هەبوو زۆر ینی بەڕاستی کە بەداخەوە دواتر کە ئێمە هاتینە سەرتر و بووین بە متەوەستەوانە شا هەمووی ئەو مامۆستایانەی ڕاگواست زانی شتێک دەگۆڕەدایە دوای وەی کە لە ساڵی 67 و 68 زاینی ئەو شۆڕە سوارانە ئیعدام کران و کوژران و بە پەیژەوە کران لە ناو شار زانی کە مامۆستاکان تەرکیز دەکەنە سەرەوەی کە بە پەروەردە منداڵەکان پێ بگەێنن و بە شەو و ڕۆژ زەحمەتیان دەچێشا حتا لە کاتی فراغەتی خۆشیان لە ماڵە خۆیان کلاسیان کردبووە سنفیان کردبەوە دایان کودوەرن بخوێنن ئەوە بوو کە شا ئەوەی پێزانی و زۆربەیانی ڕاگواست بۆ دەرەوەی مشارەکانی دووری ئێرانێ و بۆ تاران و مەشهەد و ئەوانە و ئەمە پێمان دەکوت تەبعید کۆمەڵێک مامۆستا تەبعید کران بۆەوەی کە دڵسۆزیان دەکرد جەوی مەهابادێ تقریبەن هەمیشە و دایم بۆنێکی توندی کوردایەتی لە هاتوو هەمیشە و دایم و بۆیەشە لە سەردەمی هەفتاونۆ کە شۆڕش کرا مەهاباد بوو بە مەکۆی هەموو سیاسەت مەدارەکان و هەمووی ینی بوو بە ناوەندێک کە لەوێ ڕایتر ڕوبەڕووی خومێنی دەبوونەوە و ڕوبەڕووی وێ دەبوونە حتا شاری سنە کە زۆر لە مەهاباد گەورەتر و پێشکەوت و تریشە حتا شاری سنەش بوو بە تابعێک لە جەریاناتێکە لە مەهاباد ڕووی دەدا مەهاباد هەمیشە و دایم سابڵاغ بڵێن هەمیشە و دایم مرکزی ڕووداوەکان بوو مرکزی ڕووداوەکان بووە و ئێستا نازانم بەڕاستی بەڵام ئێستا دیارە شارەکانی وەکو سەقز و بەتایبەت مەریوان و ئەوانە زۆر لە پێشترن لەباری چالاکی مەدەنی و لەباری چالاکی ژنانەوە لەباری چالاکی کۆڵ بەروشتەکانەوە مەهاباد تۆزێک بێدەنگە ئیتر بەڵام حتمما ئەو ئاگری بنخۆڵەمیە شەهرە هەڵبدات زۆر باش مامۆسامێت وەڵامی شوەر بگرینەوەنێ کە خوێندن تا سەنفی چەنە خوێن و کەی تەواویەکەن و جیاوازەوە هەر لە ناو خوێندندا ڕۆژێک بەڕێوەبەری خوێندنگاکە خۆی کا بەژوورە دەستی گەنجێکی گرتووە باڵا بەرزکەوە و پانتۆڵێکی لەبەرایە و پشتێنێک تا سەرسنگی ئەو گەنجەکەیە و تا چەند هاوپۆلی تۆ زۆر گەنج نەبووین یا مێرمناڵ بووین ئەمە هەر ئەو دەمە بوو کە باسی 16 بۆ دەکەم کە ئەو شۆڕە سوارانەیە دام کرابوون تازەیە دام کرابوون ئەمن لە مەکتەبێک لە قەراخ شاری مەهابادێ مەکتەبی سعدیان پێدەکوت لە بناریدا شامەجیدی مدیرێکی زۆر کوردمان هەبوو بەڕاستی زۆر کورد پەروەر بوو ڕۆژێک بەناوڕاستی سنفەکەی لە دەرگایدا و هاتە ژوورێ و مامۆستاکە فەرمووی لێ کورد و فەرموون هەست نەحەوا هەموو مناڵ هەستای نەحەوە و زۆر باڵا بەرز نەبووە بەقەد من بوو باڵای کوڕێکی زۆرمان پێسەی بۆ هەمووی شەڵواری عەجەمیشتیامان دەبەدام بوو ئەو کاوەپانتۆڵێکی زۆر جوان و پشتێندێکی قیت و قۆز و ئەوانە و هاتە ژوورە کوتیجا ئەوە خۆشەویستی منە مناڵ پێم خۆشە لە سنفەکەی خۆتان جێ بکەنەوە ئەو زاتە لەو دەمێوە دۆست و برایەکی خۆشەویستی منە ئێستا هاوسەرۆکی پەژاکە ناوی کاکسیامەندی موعینە کە تازەمە لا مستەفا باوکی کوش بوو ئەو باپیری چوو بوو دایکی و سیامەند و خوشکە بچووکەکەی کە ساوا بوو زۆر ساوا بوو سامڕەندی هێنابەوە بۆ سابڵاغ لە ماڵی باپیری بوو گەورە ببوو لەوێ هێنایان بۆ سنفەکەی ئێمە لەو دەمەوە لە سنفی سێ ئیبتدایەوە پێکەوە بووین و پێکەوە چوین بۆ کۆمەڵی ئێرانێ و پێکەوە سیاسەتمان کردو و پێکەوەمان کردو ئێستا هەمیشە دایم ئاگامان لێکترە و
دەزانین کە چ دەکا و شکور سامن زۆر لە ئێمە چالاکترە و ئێستاوە بۆتە هاوسەرۆکی پەژە زۆر باشە کاک عەلی باسێکی خۆش لەسەر فتوای ئاخوندەکان ئەویش حرامکردنی چاو شەکرە زای نەمە چۆن بووە و پێتان وایە تاوکو ئێستاش دین لە بەرژەوەندی هەندێک بەکاردێت هەباڵجان زۆر پرسیارێکی دقیقە زۆر پرسیارێکی دروستە شتێکە تەقی پێ دەڵان لە شیعەدا بۆیە ئێمە دەبێت وەکو سیاست چاو لە مەسەبی شیعە و مەسەبەکانی دیکەش بکەین ئەوەی کە ئەو خوڕافاتێک کە پێما وایە کە مەسەب ئیسلام مەسیحیەت ئیبراهیم سوزانم موسا ئەوانە لە ئاسمانەوە هاتوون ئێمە زۆر کەممان ڕۆشنگەری لەسەرەوەی کردووە ئەو دینانە هەمووی ئامرازی کەرەسە و ئامرازی سیاست و دەسەڵات بۆ دەسەڵاتیان پێوانە کردو یەکێک لەوانەیە کە ئێستا زۆر زقە لە دنیادا ئەم سیاست و ئەم مەسەبەیە کە شیعە بەکاری دێنێ بە تایبەت شیعەی ئێرانە کە خۆیان بە نوێنەری شیعەی هەموو دنیا دەزانن و ئاخوند جلوەگەر و نمادی ئەم مەسەبەیە و ئاخود بە غەیرز دەسەڵات لە دنیادا ئەوەی نەیزانێ خوا و ئەوەی نەیزانێ ئاسمان و دەنێ وانیشدا یەک شت پێ بڵم کە بەڕاستی بە شەرع و بە مەرجەعیەت هەر تەقیی پێ دەڵێن درۆ عەیب نییە درۆ دەڵێ تۆ کە وەختێک بۆ مەسلحەتی خۆتە بیکە بۆیە وەختێک کە زمانی قەجەرەکان ئینگلیز لە هەموو دنیاە بوو بە تایبەت لە خەریک بوون ئێرانیش بکەنە مستعمرەی خۆیان کە بۆیان نەکرا داخەکەیدا و هیندستان و پاکستان و ئەوانە هەمووی مستعمراتی ئینگلیز بوو ئەفسەرێکی ئینگلیسی لە هیندستانیە چاو قەندی دێنێ کە فێری خەڵکەکە سفێری چاو قەند بکە زۆر چاک دەیگرێ پاژمان لە مەشهەدەوە دەست پێ دەکات لە کرمانەوە دەست پێ دەکات لە شەرقی ئێرانەوە زۆر دەیگرێت و خەڵک هەمووی ئەسەن مدمین دەبن بە چاو خەند و جەغەرە و ئەوانە مەلاکە کە دەبینێ ئەو ئەفسەرە دەوڵەمەند بۆ زۆر دەوڵەمە بوو ئەو ملازمەی ئینگلیسیە دەچێتە سەر خودپەوی دەڵێ ئەرێمی لە دەو بوا دەکەنەوە ئێوە ئاگاتان لە خوای نەماوە ئاگاتان لە ئاسمان نەماوە ئاگاتان لە ئیمام حوسێن نەماوە دەڵێ بۆ چی بوو دەڵێ کاکەوەی کە دەیخۆنەوە حرامە قەندوچە ئەیتر میلەت هاوارە دەکەن ئەی بمان بورە قەند و شەکر نامێنێ شەکر و چا نامێنێ ئەمە لاسمەکە ئیفلاس دەکا و ئەو دەمیکەی دەستی پێ کرد ئاخوندەکەی کرمانێ دەنێرێ بە دوایدا دەڵە کاکە منیش بە شم دەوێت لەوەیدا دەڵە بڕۆ توچکە بۆ بدەمێ ملازمەکە زۆر غرور دەبێت دوایە کە دەبینی ئیفلاس دەکات دەچێتەوە لای ئاخوندەکەی مەلاکەی دڵ تۆ بۆات کرد دەڵە پێم کوتی هەمیشەم لێرە وڵای من نەمزانێت تو ئاوە دەکەی خۆراسە خەڵق هەمی حرامی کردو کوتی جا چ بکەم کوتی نا مەڕۆ مەلاکە کوتی دەتوانی چاچی کەینەوە چۆن تو تازە حرامت کردەوە بوو ناوەرە دانیش سەتاچی لێکم بەرێ چۆنی چا دەکەوە ئەوە سەتاچل بۆ تو هەفتەی دیکە جمعە چوو بۆ مینبەرێ کوتی جەماعەت ئەمە دەزانێەوە زۆرتان حەز لە شەکر و قەندە بەڵام حرامە بەڵام ئێوە دەتوانن غوسڵی پێ بکەن کە غوسڵتان پێ کرد حەڵاڵ دەبێت چۆن مامۆستا چۆنەوە قەندەکەی لە پێدا لە چاکەی ئاوە غوسڵێکی پێ بکە ئێستاشی لەگەڵ بێت زۆربەی خەڵک لە چایخانەکە قەندەکەی دەوێت وڵا قەندی ئازاد کردەوە ملازم دووبارە دەوڵەمەند بۆ مەلاش چاچیوە بەرکەوت ئەمە خەڵک دەبێت ئەم ڕۆشنگەریانەی بۆ بکەیت کە چاک حاڵی بێت تۆ پێویستیت بە مەلا نییە پێویستیت بە ئاخون نییە کە تۆ دەتوێت لەگەڵ خوای خۆت خەڵوەتی بکەیت ئەمە شتێکەکەی معنەویاتی شخص و یەکس خۆت بە خۆت مەربوتە بە کەسی دیکە مەربوونی ئەوەی کە ئێستا کوونێ لە ئەوروپایە دینیان لە سیاست جیا کردوێتەوە خەڵک زۆر بەڕاحەتی دەژێ هیچ مشکلێکەوەی نییە کە دین چی دەڵێ و چی ناڵێت دین لە ماڵە خۆت باش مامۆستا با پرسێکیش دەربارەی ئەدەب بکەین لە سابڵاغ هونەر لەو کاتەدا ڕەوشی هونەر و ئەدەب لە ناو سابڵاغدا چۆن بووە
وڵی مابات هەمیشە دایم شارێکی ئەدەب دۆست بوو هەمیشە دایم شارێک بۆ کە شاعیر و کەڵەپیاوی گەورە گەورەی لێ هەڵکەوتۆ یەکێک لەوانە مەسەلەن هێمنە بەڕاستی هێمن یەکێک لە هەرە شاعیرە گەورەکانەکە زۆر بمان پێی معجبین بە شێعرە ناسکەکانی بە شێعرە سادەکانی بە شێعرە نیشتیمان پەروەریەکانی لەولاترەوە لە زمانی کۆمار هەژار هەبوو ئەو زەبیحێ هەبووە کە باوکی ئەدەبیاتی کوردی بۆ کاتی خۆی سەیف القوزات هەبووە ئیتر زۆر بوون زۆر ینی بەڕاستی دوایویش زۆر شارێک بۆ کە ئیحتیمامی بە مۆسیقا و بە فەرهەنگی گۆرانی و گۆرانی بێژی زۆر نایابی تێدا هەڵکەوتووە هەر لە حەمەی ماملێ و هەر لەو ئەوانەوە بۆ خۆتان دەزانن کاتێکیش کە هاتوچۆی باشووریان زۆر کردووە لەگەڵ ئەو گۆرانی بێژە گەورانی وەکو عەلی مەردان و تایر تۆفیقوانە هەمیشە دایم حەولیان داوەکە لێک نزیک بن شارێکی زۆر ئەدەب دۆستە ئێستاشی لەگەڵ بێت چەندین مەرکەز و کانونی ئەدەبی تێدایە کە لەو پەڕی فشار و اختناق و سوزانم ڕژیمی خومینی بەڵام ئەوان چالاکی خۆیان هەر دەکەن گۆڤاریان هەر دەرکردووە گۆڤاری کوردیان هەر دەرکردو ڕۆژنامەی کوردیان هەر دەرکردو و شارێکی زوندویە بۆ ئەوەی زۆر باشە مامۆستا بەسێک لەو بکەین لەو کاتەیە شعرێکی کوێتە بەرچاوی ئێوە ئیتر بڕیارە دەن ئەگەر لە دا خودای گەورە کچێکی پێدان ناوێنین برژانگ زانین خودای گەورە کچەکەی پێدان و لەگەڵەوەش ناوتان نابرژانگ بەڵام پێشوی جوابی پرسیارەکەم بێتە مامۆستامانکەێک تۆ ساتەتە خوار و ئەرێ بکێشی ببوو دەستخۆش ئایبینی دەستخۆش کە ئاش بەتاڵ کرا بەداخەوە ئێمە زۆر 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 داغدار بووین زۆر ئێمە زۆر گەنج بووینەوە دمی گەنجی تەواو بوونیانی فاممان دەکردەوە بۆ هەموو شتێکی ساڵی 75 تر گەنج بووین کۆمەڵێک تیپی مۆسیقای سلەیمانی هاتن شوێنێکیان هەبوو لە مەهابادێ شا دروستی کرد بوو خانەی جوانانیان پێدەکوت هۆڵێکی گەورە بوو پڕ بوو لە یاری و میاری بۆ گەنجان وانە دروستکرا بوو خانەی جوانان ماڵی گەنجان ئەم مامۆستا کەریم کابان و ئەوانە هاتبوون تیپی مۆسیقای سلەیمانی یعنی بەڕاستی هەر ئەوەندە بوو کە نەمان دەخواردن لە خۆشیان ئەوەندەمانیانی ئەو مۆسیقایە و ئەو تیپی مۆسیقای سلەیمانی بۆ ئێمە زۆرەوە بوو دا مامۆستا کەریم کابان گۆرانێکی هەبوو کە وشەیەکی تێدا بوو کە دەڵێ من بەو برژانگە بۆیە خۆشحاڵم ئەمشا ئەو وەسفە زۆر بەلامەوە گەرەوە هەڵە نەبم شعرەکەی بێسارانیە لێرەدا هەیە بەڵێ بەڵێ لە کتێبەکەیدا باسم کردەرێوەڵا دەڵێ ئەوە مامۆستا بێسارانی شێرێکی هەیە و کەریم کابان کردوێتی بە گۆرانێکی زۆر خۆش ئەو زمانی 75 بەڕاستی هەر سارێک سوار دەبووی لە ناو سارەکەیدا ئەو کاسێتە هەبوو بە تایبەت هاوڕێی زۆر نزیکم زۆر خۆشەویستم خاڵی منداڵەکانم شەهید سولەیمانی بردووری کە پاڵەوانانە شەهید بوو لە شەڕێکی کۆڵان بە کۆڵان لە مەهاباد ئەو بەڕاستی زۆقی هەبوو ئەو کاسێتانەی دێنا لە ساوڵاق بڵاوی دەکردەوە دەیدا بە ستودیۆکان و هەمیشە دایم زۆقێکی هوەری زۆر شازی هەبوو شعرەکەی بێستارانی دەڵێ گیانە لە پرخەی خەوی خەوما پێ بنێوە بان هەردوو چاوما نەڵی برژانگت تیژە وەک چقڵ ئەچەقێتە پێ ناسکتر لە گوڵ من بەو برژانگە بۆیە خۆشحاڵم ئەمە ئەو ئاشقی ئەو دێڕێ بووم خاچی بەر پێەکەی توی پێ ئەماڵم ئیتر هەر چەندە تیژ بێ بۆ پێی تۆ نەرمە بۆ تێ هەڵسوونی ژێر پێت دڵ گەرمە ساتوخوا پێیەک بنێ سەردیدەم ئەو دیدەی بێت تۆ هیچ کەس نەدیدەم ئەگەر نەخشێکی غەیری تۆی تیا بێ توخوا کوێریکە با نابینا بێ کە پێت هەڵبڕی سیر کە چەند جوانە بە خوێنی دیدەم خەنە بەندانە داودەم هەمیشە دایم ئارزوم ئەو بۆ لەبەرم بۆ دەم هەموو ئەوانەوە کاسەتەکەی هەمیشە دایم لە ماڵێش و لە سیارەشدا هەر پێم بوو وتم ئەگەر هات و گەورە بووم و فرسەت بوو زندوو بووم هاوسەرگیریم کرد من حتمما ئەگە کچم بداتێ حتمما ناوی دەنێمە برژانگ ئێستاش ناوێکی دەگمەنە بەڵام شکر برژان گەورە بووە
ئێستا یەکێک لە هەرە سەرکەوتوەکانی منداڵی ئوروپایە لە زۆر وڵاتی ئوروپایە کار دەکات حتا بڵێ سەرکەوتویە و حتا بژڵی جوانە درێژ بێ خوا لێوەی نەستێنێ مامۆستا هەر لەسەر کتێبەکەت بۆستین پێم خۆشە پرسی ناوەکەی بکەم سنوورە ژێر پێخراوەکان بۆچی ئەم ناوەتان لێ ناوە و ئەمە نوێترین بەرهەمی توێ من ناوم لێنە نابوو حتا دەمنووسی وەک دەڕاستە کارم دەکرد کڕۆناش بووی تر چوونی دەرێشتم زۆر کەم بوو وەزێکی زۆر ناخۆش بوو هەر ڕۆژە هەواڵێک هاوڕێیەکم دەمرد بە کڕۆنای زۆرم لە دەستدا بەڕاستی بە تایبەت لە سلەیمانی 4-5 چاکم دڕۆیشت تر من لە ژوورەدا بووم نەدەهاتمە دەرێ هەرچەند بڕوام ئێستاش بە کڕۆنای هەر نەمابووە پێ نادڵسی بوو هیچم نەدیت بەڕاستی بەڵامی زۆری کوشت من دەمنووسی هەر بەبێ هەدەف بەبێ ئەوەی کە بە تەمام چاپی بکەم دەمکوت بە ئەو بیرەوەریان نەبمێنن بۆ منداڵەکانم بمێنێت نووسیم ڕۆژانە هەڵدەستام بە تایبەت لە لەندەنێ کتێبخانەیەکی جوانم هەیە کتێبخانەیەکی پڕم هەیە بەڕاستی دوێدادا دەنیشتم و کۆمپیوتەرم هەبوو دەمنووسی هەر یەکسەر تەبعم تا ئەوەی کە کتێبەکە تەواو بوو ئەو جار کوتم بۆ چاپی نەکەم ئەو جار کە هاتیینە سەر چاپکردن و 1-2 هەواڵ یارمەتیان کردم بۆ ڕێنووس و بۆ پێدا چوونەوەی تایپ و مایپۆوانە دەفکری ناوەکەی کەوت کە چاو لێ دەکەم لە کتێبەکەیدا ئەمن بەو تەمەنەکەمەیەوە لە 1970ەوە بە کەڵە ساتومە ئەو بەری کوردستان بەو چە گەڕامەوە دوای چوون بۆ تورکیا و دیسانەکانە گەڕامەوە باشە نە پاسپۆرتم پێ بوو نە ناسنامەم پێ بوو هەر ئەودی و ئەو جارەکانە ئێمە حاڵەتێکمان دروست کرد لە 1970 باشوور و ڕۆژهەڵاتمانە لێک گرێدا ئەوجا باکووری شاتە سەری کۆمەڵێک جوامێری بە نێوی ئاڵای ڕزگاری هاتن و تفەنگ بە دەست و ئەوانە هەمومان بووین بە دەستەبرا 1-2 خانمیشیان تێدا بوو ئەڵبەتە هەواڵی کسیشیان تێدا بوو زەن یەک لەوانە هەواڵ خەجۆ بوو ئەمە سنوورانەمان پەزاند ئەوان دەهاتن ئێمە دەڕۆیشتین کوتم باشە ئەوەی کە ئێستا ئەو ڕۆکانە ئەمن ئەو ڕۆژانە لە لۆزان بووم 100 ساڵی لۆزان قەرارە ساڵێککە بکەین چین لێوە کۆبوونەوەیکی گەورەمان کرد لە زۆر کەسایەتی لێبوو هەر ئەو مانجی ڕابردوو ئەمن لەوێ کوتیان دەبێ قسە بکەی ئەمن چون قسەم کرد لەوێ کوتم لۆزان ڕۆی 100 ساڵە ڕۆیشت ئەمڕۆ لۆزان کورد خۆی لۆزانی دەکا کورد خۆی پارچە دەکا ئەگەر لۆزان ئێمەی کردە 4 پارچە ئێستا لە باشوور 2 پارچەین یانی دەبینە 5 پارچە یعنی ئەمن سەیرە کەسێکی وەکو من نەتوانێت لە ناو باشووری کوردستان لە دێگەڵە بەولاوە بچێت یا کتێبەکەم بە ئازادی بەرم لەوێ تەقدیم بکەم یا کتێبەکەم بچم لەوێ کۆڕی بۆ بکەم یعنی ئەگەوابێ کە خۆمان لۆزانین بۆیە ئەمن ئەو ناوەم زۆر پێ دروست بوو کە بینێمە سەر ناوی کتێبەکەم ئەویش ئەوەیە کە ئەو سنوورانەی کە دوژمن بۆی داناین هیوادارم ڕۆژێکی شەر ئەو کارە بکەم لەگەڵ سنوورەکەی کە ماڵی بارزانی لە دێگەڵەدایان ناوە هیوادارم بتوانم ئەو کارێ بکەم ئەمە ئەم سنوورانە دەستکردن و ئێمە زۆر لە مێژە ئەوانەی کەوڕم زایدەی دەوڵەتی کوردی و نازانم ڕفراندۆم و نازانم چی کوردایەتی و پێشمەرگایەتی دەکەن ئێمە لە 1970 بە کردەوە ژێر پێمان ناوە بە کردەوە من گەیشتومە هەر جگایەگەوەستا و هەواڵانەی کە بەرنامەکەتان دوێنێ لەگەڵ دوانموتان ئەوان شاهدیاندا کە ئەمە بە کردەوە لە هیچ جێگایەکی ئەم نیشتمانە گەورەی کوردستان قەت جیاوازیم نەکردووە لە چۆ پێویستیان بم بێمە لەوێ بووم لە چۆ ویستوم بێتم کە کار بکەم بە نیشتیمانی خۆمە بزانیوە ئەمن لێرە میوان نیم من لێرە وڵاتی خۆمە کوردستان مەگەر ئەمن لە کوردستان زیاکەیەوە کەی ئەمن لە کوردستان زیاد دەبێمەوە کە دەمرم کەی ئەمن لە کوردستان دەبینە دووشتی جیاوە ئەو دەمەیە کە من مردوم ئەو دەمەیە کە من چوومە ژێرگڵ حتا لێرم ئێرە مڵکی منە ئێرە ماڵی منە ئەو کەسەی کە بە من دەڵێ لەسەر شاشێک تەلەڤیزیۆنی کە ئەتۆ میوانی عەیبە کاکە ئەمە دەبێت بڕوا سەری لە بردی ئەحەد دێبدا کە وێشی کەوت
بڵێ کاکە ئێوە باسی نەتەوایەتی دەکەن ئێوە کاتێک باسی کۆمەڵی ژێکاتمان کردووە کاتێک کە ئێمە باسی چوارپارچەی کوردستانمان کردووە کاتێک کە ئێمە بە باوەشی ئاوەڵا ئەفسەرانی باشووری کوردستانمان دە باوەشی خۆمان گرتو لە مەهاباد ئێوە لە شۆ بوون ئێوە ئەو کاتی خەریکی خیانەت بوون ئەو کاتی خەریک بوون لەگەڵ شای ئێرانە لە قاپێکدا نانتان دەخوارد ئەمن بۆیە دەڵێم ئەم ناوە پڕ بە پێستی کتێبەکەی منە چونکە تێدایە کە چەند جار ئەمن یەکێک لە باشترین ڕەفیقەکانم وەستا ئەوڵای ڕەبەتمان پێدەکوت فەرهاد ئەمە ئەوە لەسەر ئەو سیمەی کە لەسەر باشوور و ڕۆژهەڵات پێی دەپەڕینەوە لەوێ ڕاکەوتە خوارێەوە هەر لەوێ شەهید بوو ئەمن ئەوانم دیوە بە چاوی خۆم ئەوانم دیوە تۆ ئێستا مزایل ئەو دەمی کە ئەمن بەو سیمەی دەپەڕیمەوە تۆ لە خۆشترین شاری ئێرانێ لە ژێر چەتی شای ئێرانە لە کەرەجێ ماڵ و وێلاتان نەبوو میلەتەکەشت ئەو میلەتەی کە ئاژبەتاڵت پێکرد شۆڕشی ئەیلول بەڵێ هەنگاوی گەورەینا ئەو دەمی ئەم میلەتە لە شارەکانی تەورێز و شیراز و کرماشان و تاران بە ئاوارەی لەژێر جەمەلۆندا دەژیان بە چاوی خۆم دیومە بە چاوی خۆم دیومە ئەمن هیچ غەرەزێکی شخصیم لەگەڵ ئەو بنەماڵەی نییە بەڵام ئەمن جارێکی لە ساڵی 68 باوکی سیامەندیم دیت کە بەدارەوە بوو شۆڕە سوارانی سابلاغ و سنە و سەقز و بۆکانم دیت کە کوژرا بوون و شاکوش بوونی و ساڵی 79 کە خۆم پێشمەرگە بووم ئەمن یەکەم شەڕ لە جادەی خانە سەردەشتێ ئەوەی بەرامبەرم هات گەنجێک بووم ئەوەی بەرامبەرم هات زامانەکەی سوور بوو زۆر باس هەڵبەت مامۆساکاتی بەرنامەکە بەرە کۆتایی ڕامن پێم خۆشە ئاماژە بەم کتێبدەم بە سەریحی کە ئەوەی بەڕستان باسیەکەن چ لە شەڕی کۆڵان بە کۆڵان چ لەوەی کە بەڕستان دێنە باشووری کوردستان و ئاشنابن بە بەڕست نەوشیرا مستەفا و کۆمەڵە دامەزرێن و دەستگای چاپەمەنی کۆمەڵە دامەزرێن هەمووی بەوردی لەم کتێبەیە باس کراوە بەداخەوە کە دەرفەتمانێ لەم بەرنامەدا ئەمانە هەمووی تیشی بخێنە سەر هیواخوازم کە کتێبەکە دەست بخێن کە لە ناوەندی غەزەل نووسێ بە زمانێکی زۆر ڕاشکاوانە نووسراوە ئێمە لە کۆتایی بەرنامەکە نزیک بووینەتوانێت پێم خۆشە مامۆستا چەند ناوێکت پێ بڵین یاخود چەند ناونیشانێک دیاری بکەین بەڕێستان بە دێڕێک ڕای خۆتان بڵێن لەسەری دێڕێک وشێ دێڕێک بە دێڕێ بێ بە وشەیەک بێ ئەوەی کە تۆ باسی ئەو کتێبانەش بکەیت کە لە ماوەی ئەو تەمەنی 30 ساڵیمدا داومەتە بەرهەمەوە نیشتیمانی کۆمەڵی ژێکاپە هەمومان چاپ کردێتەوە ئەو ژیان و بەسەراتی زەبیحی لە 92 پڕ لە وتوێژی گەورە پیاوان ئەوە کتێبێکە نامیلکەیەکە کە زەبیحی لە ساڵی 56 بە دژی کۆزمۆپۆلیتی و بە دژی مارکسیەکانی ئەو دەمیش حیزبی شوعی سووری نووسی کە دایان کورد ئومەنیە زەبیحی بە زمانی مارکسیستیەکی تەواو سادەوە دەڵێ نەخێر کورد ئومەیە ئەوش کتێبەکەی ئاختەیە تەمەندرێش مە چەند شێکمان دیاری کردووە ئەگەر دوایش بەڕێزت کەسێکە بوو یاخود ناونیشانێکە بوو توانی قسەی لەسەر بکەیت یەک لەوانە سیامەت معینی برهێکی برێک هاوڕێیەکی منداڵێ سلێمان معینی باوکی سیامەندێ قاسم دوو دیپلۆماتێکی باش بوو ئارزوم دەکرد کورد چەندین دیپلۆماتی ئەوێ بە تایبەت ئێستا کە لەباری دیپلۆماسیەوە زۆر زەعیفی عومەر شێخموس خاڵێکی خۆشەویستە و لە مێژە بۆ هەر چوار پارچەی کوردستان کاک عومەر کامەرێتی کامەرمان خۆش دەوێ هەمووان عەبدوڕەحمان زەبیحی وڵایی برای دایکمە و بێزگەلەوەی کە برای دایکمە گیرەوە دەی بیر و باوەڕەکەشی زەبیحی لەو دەگمەن کەسانە بووە کە لە ساڵانی سیەکانەوە دەڵە کورد یەک وڵاتە یەک نیشتیمانە یەک نەتەوەی مەلا مستەفا وڵی سەرکردەیەکی دۆڕاو پارتی دیموکراتی کوردستان پارت نییە خێڵە ڕایەت مام جەلال ئەویش ئەبقەرێک بوو وەکو قاسمری زیرەنگ بوو سابلاغ کابەیە لێی بێبەریم 33 ساڵە نەمدیوە کۆمەڵە کام کۆمەڵە من لە دوو کۆمەڵدا کۆمەڵی ڕەنجدەران کۆمەڵی ڕەنجدەران ڕێڕەوێک بوو سەرقافڵەیەک بوو کە ئێمەی تووشی مارکسیەت و ماویزم کرد ژێرخانەکەی عەلی یاخود
تاقیگەکەی ماڵی خۆیان هەرێوەڵا دەیکوزن دۆکەی تێدایە بەڵام بیری دەکەم بەڕاستی بیری دەکەم بەڵام نەما ڕوخاندیان لە شەڕی کۆڵان بە کۆڵانی ساڵاغی لە ساڵی 1970دا هەمویان ڕوخاند ئەمن نەمدیوەتەوە. کاک عەلی چی لەسەر پاکەکە دەڵێ؟ پەکەکە ڕێکخراوێکی شۆڕژگێرە و بە هەموو چاکە و خراپێکیەوە ئەوڕۆ لە بەشێکی گەورەی کوردستانی گەورە کە بە تاقی تەنێ باکوور بەقەت هەر سێ پارچەکەی دیکە ڕەنگە زیاتریش بێت ئێمە دەبێت حورمەتمان بۆ ئەو 20 میلیۆن نەبێت کە ئەو ڕۆکانە پەکەکە نوێنەرایەتی دەکە هەموو شتێک گۆلا بنێت بم هەوێ نەم هەوێ پێم خۆش بێت ترش بێت تاڵ بێت سوێر بێت ئەو ڕۆکانە پەکەکە لە باکووری کوردستان هێژمۆنێ ئەو ڕۆکانە پەکەکە لە باشووری کوردستان قسەی ئەوەڵ واخر دەکە بۆ حرمەتی ئەو میلەتەم بۆ حرمەتی ئەو نەتەوەیم ئەمیش حرمەتی بۆ قایل. سەرۆک ئاپۆ وڵی زوڵم لە کاوێکی سەر سیر و عەجایبە هیوادارم کە بە ئازادی بیبینم. محەممەد ئەمین پێنجێنی دۆستە وڵات دۆستە و ڕەحمەتی شەشا زۆر باشە. کاک عەلی ئەگەر خۆت کەسایەتیەکیا شوێنێک شارێک هەبێت ئێمە بیرمانچ بە ئاماژی پێ بکەین خۆ بتێ بە وشێ بۆ سپێکی بکەیت شتێک هەیە؟ وڵایی دایکی برژان بەڵێ لە کتێبەکەیدا خەڵک زۆر لی دەگەڕێ نایبینەوە بەڵام ئەمە یەکێک لەو کەسانەیە کە بە درێژایی 40 ساڵ هاوڕێم بۆ و دایکی کوڕێک و کچێکمە و بەڕاستی زەحمەتی وەچەشە بەختەوەر بم هەر بژین. کاگالی گەیشتنتە کۆتایی پرۆگرام پرسیارگەلێکی زۆرمان بوو بەڵام بەداخۆ بەهۆی کاتی پرۆگرامەکەەوە فریانەکەوتین ئەگەر شتێکتان ما بێ لە کۆتاییە سپاس بۆ ئامادەبوونیشتان. وڵای من زۆر سپاسی ئەو پێشوازە گەرمەی کە دوێنێ و پێرێ لە ناوەندی غەزەل نووز لە سینەما سالم لە من کرا ئەمن دڵم ئەوەندەی دیکە گەرم بوو جاریواوە دڵم زۆر ێشاوە کە لەسەر تەلەڤیزیۆن بە منیان کتۆ میوان یا مەسەن لە فەیسبوک بە من دەڵێ سمێڵ فش بۆ ناڕۆیە وڵاتی خۆت ئەمن ئەوەندەی دیکە دڵم گەرم بووە کە دەست لە خەباتی 4 پارچەی کوردستانی خۆم هەڵناگرم ئەمن ئەسلی براکانم ئەسلی ئەوانم هەر بە ڕەحمەت بەدایکم دێکوت عەلی بەشێکە لە باشوور هیچ فڕی بەسەرما ئابادەوە نەماوە بۆیە دڵم گەرم بوو زۆر دڵم گەرم بوو دیسانەکانە کە نەخێر ئێرە شاری خۆمە ئێرە وڵاتی خۆمە هیوادارم ئارزووکم هەیە هیوادارم ڕۆژێک ئەو کۆڕە لە هەولێریش بکەم بە ئومێدە ئینشاءڵڵا هەڵبەت ئەگەروان کەسێک بن پێیان وتپێتی تۆ میوانی ئەمە بە ناوی هەزاران کەسەوە پێتەڵێن تۆ میوان نیە لە خاکی خۆتە و کوردستان هەر یەک پارچەی و ئەوە دوژمنەکە دەیەوێت ئەو دەڵانە دروستە دووبارە سوپاس بۆ ئامادەبوون زۆر بەڕێز عەلی کەریمی نووسەر سوپاس با یارمەتی هاوکارانمان لە کۆنتڕۆڵ و پشتی کامێرە سەرجەم بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆنیاشمان پێشکەش کردن تا ڕۆنیایەکی تر بمێنن بە شاد و کامەرە شاد و بەختەوەر بە